ڕێز و سڵاو و بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و گشت کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. ئازیزان لە ئاڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوا توینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنمەیە کاراڵلقەیە و ئاور لە لایەنێک لە لایەنە جۆراجۆرەکانی ژیان و بەرهەمەکانی هونەرمەند، شاعیر، نووسەر و ئەدیبێک یان یەکێک لە ژانرەکانی بواری هونەر و ئەدەبیات دەداتەوە. جا چ وەک دیمانە لەگەڵ کەسەکان و چ وەک نووسین و ئامادەکردن سەبارەت بەو بابەتانە. لە ئاڵلقەی ئەم هەفتەی بەرنامەکەماندا بینەری دیدارێک دەبن لەگەڵ بەڕێز نووسەر و ڕۆژنامەنووس عەلی محەممەد ئەمین سەبارەت بە لایەنە جۆراجۆرەکانی ڕۆمانی داگیرکردنی تاریخی نووسەر و ڕۆمانوس بەختیار عەلی. بەو هیوایی ناوەڕۆکی بەرنامەکەمان جێگای سەرنجی ئەوەی خۆشەویست بێت فەرموون بۆ بینین. زۆر بەڕێز کاک عەلی محەممەد ئەمینمان لەگەڵدایە، نووسەر و ڕۆژنامەنووس. سڵاو بۆ بەڕێستان، زۆر سپاس کە قبوڵی زەحمەتان کرد. سڵاو لە ئێوەش، زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە، هیوادارم شاد و سەرکەوتوو بن. زۆر سپاس دووبارە بۆ بەڕێستان. کاک عەلی، پرسیاری یەکەم بەوە دەست پێ یەکەم کە ئاماژەیەک بم بەو کە بەر لە ماوەیەک لە لاپەڕەی فەیسبووکی خۆتاندا بابەتێکتان لەسەر کتێبی داگیرکردنی تاریخی لە نووسینی نووسەر و ڕۆمانوس بەختیار عەلی بڵاو کردەوە. وانێ بزانین هۆکار چی بوو بۆ هەڵبژاردننی ئەم ڕۆمانە؟ بەڵێ، پێش ئەوەی دەستکەم بە خوێندنەوەی ئەو ڕۆمانە لە چەند برادەر و کەسی ڕووناکبیر و نووسەرەوە ئەم بیست کە ڕۆمانێکی زۆر باشە، تەنانەت ئەو هەندێک خوێنە باسی لەوە ئەکرد هەر وەک یەکێک نووسی بێتی کە خۆی لەو ساڵانەی با بڵێن تورکیادا ژیا بێت، هەموو وردەکاریەکانی ئەو بارودۆخە بە بارودۆخی سیاسی، بارودۆخی ئابووری و کۆمەڵایەتی هەمووی بینی بێ، ئاوها نووسراوە و چێژێکی تایبەتی هەیە. تەنانەت با بڵێن پەردەی لا داوە لەسەر هەموو هەڵس و کەوتە فاشستیەکانی ئەو ڕژێمە، ئەو ئیدعاانەی کە هەیەی ڕژێمی تورکیا هەمووی با بڵین پوچ ئەکاتەوە، ڕەت ئەکاتەوە. ئەمە لەلایەکی تریش ئەوەی کە زیاتر هانیدام، هەر ئەو ڕۆڵەیە کە تا ئێستاش لە درێژەدانی ئەو سیاسەتە ڕەگەزپەرستیە شۆڤێنیە ڕژێمی تورکیا هەم لە ناوخۆ بە شێوەیەکی فریوکارانە ئەیبینێ، هەم لە دەرەوەش لەشکرکێشیە کاتە سەر زۆر شوێن و سیاسەتێکی نامرۆڤانەی شەرخوازانە بەڕێوە بە. زۆر باشە، دەست خۆش بۆ بەڕێستان. کاک عەلی، بە پێی خوێندنەوەکەت بۆ ڕۆمانەکە بە وتەیەکی نێو ڕۆمانەکە دەستت پێ کردوە کە یەکێک دەڵێ دەوڵەت بەس کوتەک و شەقی هەیە لە تورکیا، هەر کێشەیەک بە کوتەک و قامچی و فیشک چارەسەر بکرێت کەس سەری خۆی بەوە نایشێنێت، چارەسەری دیکەی بۆ بدۆزێتەوە. ئەمان هەیە بزانین گرنگی هەڵبژاردننی ئەم دەست پێکە چی بووە؟ زۆر پێم باش بوو کە هەرچەنە با بڵێن ڕۆمانی ناوبراو لە زۆربەی لاپەڕەکانیدا با بڵێن پەرەگرافی زۆر جوانی تایە، دێڕی زۆر جوانی تایە کە تعبیر ناوەرۆکێکی زۆر قوڵی هەیە. من ناشەرمەوە ینی کە ئەم خوێندەوە زۆرێک لەو بابەتانم ئەنووسیەوە، بەڵام ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام و زۆر پێم باش بوو ئەو وتەیە بخەمە ڕوو، ئەو بارودۆخەی ئێستاە کە ڕژێمی تورکیا با بڵێن ئیدعایەکە ئەوەیە کە با بڵێن هەرچەنە باز لە چارەسەریش بکەن، چارەسەری کێشەکانی ناوخۆ بکەن، هەرچەنە باز لە دایالۆگ بکەن، باز لە ئاشتی بکەن، باز لە وەڵامدانەوەی داواکاریەکانی خەڵک بکەن، هەر فریودارانەیە ئەوان بەداخەوە ئەو ڕژێمە بە پێکهاتی دەسەڵاتەکەیەوە، تەنانەت بەو ئەوانشی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن ئەزانن، هەموو ئەوانە بەشدارن لەو سیاسەتە شەرخوازانە و لەو نکولیکردنە لە مافی پێکهاتەکان بە کورد و پێکهاتەکانی ترەوە، وەک یۆنانی و وەک عەلەویەکان و وەک ئەرمەنەکان. زۆر باشە کاک عەلی، بەو جۆرە کە جەنابە ڕۆمانەکە خوێندوێتەوە بۆ بینەرانمانی باس بکەیت کە
لەو ڕۆماندا خەباتی خەڵکی کوردستان لە بەرامبەر ستەمکاری دەسەڵاتدارەتی تورکیادا کە باز دەکرێت لە ئاستێکی نزم و پاشەکشەدایە ئایا ئەمە وا بووە یاخود نووسەر نەیتوانیوە وەک پێویست ئەم بابەتە بخاتە ڕوو؟ بەڵێ پێش ئەو مێژووە با بڵین ئەمە بە نزیکەی لە هینەوە دەست پێکات لە ساڵانی دوای شەڕی جیهانی دووەمەوە لەوێەوە دەست پێکە، بەڵام پێش ئەو مێژووە هەروەکو لای زۆربەمان ئاشکرایە ڕژێمی تورکیا بە ئاگر و ئاسن زەربەی توندی لە بزوتنەوە نەتەوایەتەکە داوە، زەربەی توندی لە گوندنشینیان داوە لەوانەی کە یاخی بوون بە ڕووی دەسەڵاتدارەتی تورکیا، لەوەی کە با بڵین ئەوان سیاسەتی کەمالیستی شۆڤێنیان ڕەت کردوتەوە. کۆمەڵێک کۆمەڵکوژی پێش ئەو مێژووە ڕووی داوە، قەسابخانەی گەورە گەورە ڕووی داوە، گۆڕی بە کۆمەڵی زۆر با بڵێن پێکێنراوە. تەنانەت ئەوەی کە بە زمانی کوردی قسەی کردبێ هەڕەشەی کوشتن و لە ناوبردنی لەسەر بووە، بێجگە لە قەسابخانەکانی تر کە بەرامبەر با بڵێن عەلەویەکان کراوە، کە بەرامبەر یۆنانیەکان کراوە، کە بەرامبەر ئەرمەنەکان کراوە. ئەمە بارودۆخێکی بە دڵنیایی وای ڕەخساندووە کە ئەو بزوتنەوانە، ئەو یاخیبوونانە، ئەو ڕاپەڕینانە تا ڕادەیەک خامۆش بێ، تا ڕادەیەک پاشەکشە بکە. بەختیار هاتووە ئەو بارودۆخەی ڕوون کردوتەوە، بەڵام مەبەستی سەرەکی ئەوە بووە کە بڵێت ئەو سیاسەتی داگیرکاری و کاری و قات و قڕی کە ڕژێمی تورکیا بەکاری هێناوە لەگەڵ پێکاتەکانی خۆیان بە تایبەتی لەگەڵ کووردا هەرچەنە تونگوتیش بووە، هەرچەنە بە کۆمەڵکوژ بووە، هەرچەنە خوێناوی بووە، ڕاست دەتوانیوێتی پاشەکشە بەو بزوتنەوەکە. بەڵام لە ناخی خەڵکە بەختیار ئەوەی بەیان کردووە ڕاستە باسی بزوتنەوەیەکی چەکداری زیندوی نەکردو، باسی پارتێکی سیاسی نەکردووە. ئاخر گرنگیەکەی ئەو ڕۆمانە لەوایە ئەم نەهاتووە دەستکاری مێژوو بکە، نەهاتووە بە حەسی خۆی با بڵێن دەستکاری ڕووداوەکان بکە، داڕێژێت ڕووداوەکان دەستکاری بکە. نەخێر، ئەو هاتووە سیاسەتی شۆڤێنیستی و فاشستی تورکیا بەرامبەر خەڵکی کوردستانی بەیان کردو. بەڵام هەر لە عینی وەختا ڕاستە مەسەلەن پاشەکشەیە بە بزوتنەوە بە یاخیبوونی خەڵکا دیارە، بەڵام لەگەڵ ئەوەشە خەڵک بۆ پاراستن خەڵکی کوردستان بۆ پاراستنی زمانی خۆی، زمانی زگماکی خۆی، بۆ پاراستنی کەلتوری خۆی کە بەختیار ئەمانەی لە یاد نەکردووە و باسی کردووە، بۆ پاراستنی مێژووی ڕاپەڕینی خۆی و بەرخۆدانی خۆی خەڵکی هەوڵی داوە. بەڵام هەوڵەکان لە ئاست ئەوان نەبووە کە ڕەدی ئەو قەسابخانە نەکاتەوە کە ڕژێم بەرپای کردووە، لە ئاست ئەو پەلامار و سیاسەتە شۆڤێنیستە فاشستانە نەبووە کە ڕژێم بەرپای کردووە. زۆر باشە کاگالی، لەو دۆخە سەرکوتگەرانەیە و لەو تاریکیەدا لە ڕۆمانی بەختیار عەلیدا باسی خەباتی خەڵکی کوردستان کرا کە بۆ وەزعکە تورکیا خۆڵقاندوویەتی ئەوان لە ناخیانە چی بووە بە جوانی نیشانی داوە. ولی ئایا ڕۆڵی بزوتنەوە چەپ و کرێکاریەکان لەو ماوە مێژوویەدا تا چەند بەڕوونی دیار بووە لە تێکۆشان دژی دەسەڵاتداراندا؟ ئەوەی لەو دەورە مێژوویە باسی کردووە، جگەر لەوەی کەوت وەکو ئاماژەمان پێدا باز لەوە کاکە هەوڵ لە ناوناواندا بۆ پاراستنی زمان و کەلتوری کوردی و بۆ با بڵێن تا ڕادەیەک ڕەوەسانەوە لە بەرامبەر ڕژێمی با بڵێن تورکیادا، ڕۆڵی چەپەکان بەختیار هاتووە وەک خۆی باسی کردووە. تەنانەت لە نێوەندی کارکتەرەکانەوە لە وتوێژیانە لە قسەیانە باس ئەوە دەرەکەوێت کە ئەوان ئەو قەسابخانانیان ڕەت کردوتەوە کە بەرامبەر خەڵکی کورد دەکرێت. تەنانەت با بڵین ئەو ئازار و ئەو زەحمەتەی کە ئەوان ئەیچێژن ئەمان هەستیان پێ کردووە. بەڵام لەگەڵ ئەوەیشە بەختیار
لە دەمی هەندێک کاراکتەرەوە هەر چەپ باس لەوە ئەکا کە جێگەی نیگەرانی بووە سەرکردەکانی چەپ وەکو پێویست باەخیان بەو بزوتنەوە نەداوە، بەو خەباتەی خەڵکی کوردستان نەداوە، بەو با بڵێن بەڕەتکردنەوەی ئەو نکولیکردنە لە زمانی کوردی لە بوونی با بڵێن پێکاتەکان نەکردووە. بەڵام لەگەڵ ئەوەیشە باسی لەوە کردووە کە ئەو گروپە چەپانە ئەو مەحفەلە چەپانە کە هەبوون تەنانەت قوربانیان داوە، تەنانەت هاریکاری خەڵکیان کردووە، ڕێنوێنی خەڵکیان کردووە، بەڵام ئەوانیش دیسان لەبەر یەکنەگرتووییان لەبەر با بڵێن بێهێزیان نەیانتوانیوە وەکو پێویست ڕێنمایی خەڵک بکەن، وەکو پێویست ئەو سیاسەتە شۆڤێنیە بەرپەت بنەوە. تەنانەت هەندێک جار لەو بێهیوایە پەنایان بردووەتە بەر کاری ئانارشیستی، بۆ نمونە کوشتنی هەندی ئەفسەر و دەرەجەداری بەرز، بۆ نمونە با بڵێن بەچەکەوە بەشداریکردن لە هەندێک ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزە سەرکوتگەرەکانی ڕژێمی تورکیادا. بەڵێ چەپ لەو کاتانە دەوری بووە، بەڵام لە هەمان کاتە وە گوتم ڕەخنەشیان لێگیرێ کە ئەڵێ بە بیانووی ناسیۆنالیست بوونەوە هەندێک پێی باش نەبوو بەشداری کە ئەوان بیانویان ئەوە بووە کە هەندێک شتی گشتی تر هەیە کە پێویستە ئێمە ڕۆڵی تیا ببینین. هەر لە دەمی کاراکتەرەکانەوە قسە لەوە ئەکرێ ئەی خەڵکێک کە زمانەکەی دانی پیاناندرێ کەڵتورەکەی نەفی ئەکرێتەوە، بوونی خۆی بە وەکو ئینسان با بڵێن وەکو مافەکانی ڕەت ئەکرێتەوە. ئایا پێویست نییە لە هێزی چەپ با بڵێن یەکانگیر بێ لەگەڵ یاخود ڕێنوێنی بکاو یاخود هاریکاریکە؟ ئەمە ئەوە ئەگەیەنێ. بەڕاستی ڕۆمانەکە وەکو هەندێک ڕۆمان نووسی تر بەختیار نەهاتووە بە حەزی خۆی بەویستی خۆی با بڵێن دروشمبازی بکە یاخود پاڵەوان بخڵقێنێ یاخود با بڵێن بزوتنەوەی بخڵقێنێ کە خۆی لە ئارادا نەبوو ئەو کاتە. زۆر باشە کاگە لێ بۆ گزارشتەی جەناب لەسەر دۆخی ئەو کات کە دەسەڵاتی وەختی تورکیا هەموو نەتەوەکانی تر لە تورکیا و هەموو کەمایەتی ئاینیەکان و هەموو جۆر لە چین و توێژەکانی ئەو کۆمەلگای خستۆتە ژێر سەرکوتی دەسەڵاتی خۆیەوە و باس لەوە کرد کە ڕەخنەیەکیش گیراو لە هێزە چەپەکان وانەی کە وەختە بەشدار بوون لە ساحەیە کە ئەو مەسەلە گشتیەیان چاو لێ نەکردووە. ئەو ستەمە کە لەسەر هەمووان هەیە و پرسێکی گشتی بووە. ئێستا ئەمان هەیە بزانین سیستەمکاری دەسەڵاتدارانی تورکیا لەم ڕۆمانەدا تا چەند لە ئاسێکی فراواندا دەبینرێەوە، تا وەک باستان کرد جگە لە کورد خەڵکانی تریش تا چەندە زەرهەرمەند بوون؟ بەدڵنیایی ئەوەی کە نووسەر لەو ڕۆمانە ویستێتی بیخاتە ڕوو بە دەرەجە یەکەم من پێم وایە بە پلەی یەکەم ویستێتی ئەو سیاسەتە ناسیۆنالیستیە فاشستیە بێ دەمامک بێ ڕووپۆش بخاتە ڕوو. ئەو دەمامەکانەی کە بە مەسەرەن دوور بۆی نەڕۆین کە هەندێک جار خۆیان ئیدعایان کردووە کە دەوڵەتێکی مەدەنیە کە مافی مرۆڤ ئەپارێزێ کە با بڵێن ئەو بەندانەی کە لە جارنامەی جیهانی مافی مرۆڤ هاتووە ئەو دەوڵەت ئەو ڕژێمە ڕەچاویەکە نەخێر بەختیار هاتووە لە درێژایی ڕۆمانەکەدا ئەم ئیدعایانەی ئەم با بڵێن پروپاگاندانەی پوچەڵ کردوتەوە نەک بە دروشم و بە هاوار و تو یاخود شتی دروستکراوە بەڵکو لە ڕێی کاراکتەرە واقعیەکانەوە کە من پێم وایە ئەوە سەرکەوتنێکی زۆر گەورەیە کە خوێنەر هەست ناکات کە ئەمە یەکێک نووسیوێتی و تەواو هەستەکە خۆی لە ناو ڕووداوەکانایە و یاخود یەکێک لەو کاراکتەرانەیە کە زوڵمی لێەکرێ. بەڵێ کەواتە بەڕای بەڕێستان لەم ڕۆماندا حقیقەتی سیاسەتی ناسیۆنالیستی دەسەڵاتدارانی تورکیا بەرامبەر بە نەتەوە و زمان و ئاینە جیاوازەکان بەڕوونی خراوەتە ڕوو، دروستە؟ ڕێک ئەوەی کردووە مەسەلەن چۆن
لە ئەرمەنەکان دراوە چۆن کە با بڵین ئەو سیاسەتەی کە وەختی خۆی هێتلەر گرتوێتە بەرامبەر هەندێک نەتەوە و ڕەگەز چۆن گرتوێتی ئەمیش هەمان هاوشێوەی ئەوان هەمان سیاسەتی گرتوۆتە بەر چۆن ئەو یۆنانیانەی کە لێوێ بوون تەنانەت ڕژێم توانیوێتی خەڵکی با بڵێن ساویلکە و خەڵکی سادە بەکاربێنێ بۆ ماڵسووتاندنی ئەوان بۆ کوشتنی ئەوان بۆ ئاوارەکردنی ئەوان بەڵێ لەو ڕۆمانەدا ئەوە دەرەکەوێ کە ڕژێمی تورکیا ئەوەی کە ئیدعای کردووە ئەوەی کە هەمیشە دووبارەی کردوتەوە یەک ئاڵا یەک نەتەوە یەک خاک ئەوەی ترکە هەبێت کە خۆی بە نەتەوە بزانێ خۆی بە کەمایەتی بزانێ خۆی بە ئاڵای خاوەن ئاڵای جیاواز بزانێ خۆی بە خاوەن زمانی جیاواز بزانێ ئەوان نەک هەر لە سەرانی دەوڵەتەوە لەسەرەوە بەڵکو ئەفسەرێک و پلەدارێکی خوارەوەشی وا گۆش کردووە بەڵکو لە ناو خوێندنگاکانیشە لە ناو دامەزراوەکانی تر وەکو دادگاشە لە ناو تەنانەت دام و دەستگا خزمەتگوزاریەکانیشە ڕژێم ویستوێتی ئەو بۆچوونە خەست کاتەوە بگرێ هەمووی پەیڕەوی ئەوەکە کە هەرچی جگە لەو ئاڵایە جگە لەو با بڵێن دەستورەی کەمال ئەتاتورک و جگە لەو خەون و با بڵێن پلانەی کە تۆرانیە و کە عوسمانیە هیچ بۆچوونێکی تر هیچ نەتەوەیەکی تر هیچ ئاینێکی تر لە ئارانیە و ئەوەی کە هەیە ئەوەی هەیە ئەگەر هەبێت تارماییە ئەوان ویستویانە بیسەلمێنن کە هەموو ئەوانە هەڕەشە لە یەکگرتووی یەکپارچەی خاکی تورکیاکەن هەڕەشە لە دەسەڵاتی تورکیاکەن تەنانەت هەندێک جار ناو ناتۆرەشیان ناوە لە زمانەکان لە نەتەوەکان لە ئاینەکانی تر دوور بۆی نەڕۆین بە زمانی قەلەباچکە ناونراوە بە زمانی ئاژەڵ ناوبراوە بە زمانی دێ و درنج و جنۆکە ناوبراوە ئەوان ویستویانە ئەم بۆچوونە ئەم تێگەیشتنە فاشستی و ڕەگەزپەرستیە خەسکەنەوە تەنانەت ئەو کاراکتەرانەی کە لە ناو ئەو با بڵین لە ناو ئەو ڕۆمانە هاتووە ئەوانەی کە سەر بە ڕژێمن لەسەر تا بەخوار ویستویانە پەیڕەوی ئەو دەستورە ڕەگەزپەرستیە شۆڤێنی و فاشستیە بکەن کە ڕژێم ویستێتی پیادەی بکە. کاگالی باست لەوە کرد کە نووسەر زۆر بە جوانی توانیوێتی لەو ڕۆمانەدا ڕاستگۆیانە بەسەرات و ڕووداوەکان وەک خۆیان ڕوون بکاتەوە کەمە خاڵێکی زۆر گرینگە و ئاماژەت بە خاڵێک کردووە کە نووسەر نەک هەر بەسەرهات و ڕووداوەکانی ئەو ماوە مێژوویەی بەڕوونی خستێتە ڕوو بەڵکو مەبەستی شاراوە و خەون و خولیای یەک بەیەکی دەسەڵاتدارانی نیشان داوە. ئەم دوو کارە گرنگە چۆن بەیەکەوە کراوە؟ ئەو پرسیارە زۆر لە جێگەی خۆیەتی چونکە زۆربەمان ڕۆمانمان خوێندۆتەوە مێژوومان خوێندۆتەوە بیرەوەریمان خوێندۆتەوە بەداخەوە زۆرێک یا خۆی بە پاڵەوان کردووە یاخود ئەوەی کە نەتەوەکەی خۆی یاخود بزوتنەوەکەی خۆی یاخود پارتەکەی خۆی خستۆتە پێشەوە و تەنانەت لە خزمەت ئەوە ڕووداوی دروست کردووە. بەختیار هاتووە وردەکاری ئەوەی کە ڕووی داوە ئەوانەی خستۆتە ڕوو تەنانەت لە وردەکاریەکانە نەهاتووە هەر شەڕ و شۆڕ و بەسەر هاتوو ڕووداوە کان کە خەڵکی ئاساییش بینیوێتی کە خەڵکی ئاسایی تایدا قوربانی داوە کە خەڵکی ئاسایی با بڵێن گۆشت و خوێنی تیا قوربانی داوە نەخێر ئەوە بەختیار پێیوە هەرچەنە باسی کردووە زۆر بە وردی باسی ئەوانەشی کردووە بەڵام بەختیار لای وا بوو کە هەر ئەوە بەس نییە بەختیار شۆڕ بۆتەوە بە زەین و فکر و هەستی کەسەکانە هەر لە وەکو ئاماژەم پێکرد هەر لە سەرانی ڕژێمەوە تا ئەفسەر و پلەدارەکانی خوارەوە تا تەنانەت فەرمانبەرێکی سەر بە ڕژێم لە خوارەوە تا تەنانەت دکتۆرێک و با بڵین پارێزەرێکی خوارەوە ئەوانەی کە سەر بە با بڵین سەر بە دەسەڵات بوون
سەر بە دەستگای میتی تورکی بوون، سەر بە گورگەبۆرەکان بوون، سەر بە و دام و دەستگا سەرکوتگەرانە بوون کە ڕژێمی تورکیا با بڵێن دروستی کردوون. بەختیار زۆر بە وردی ئەوەی کە خەڵکیش نایبینێ، ئەوەی کە خەڵک نایبینێ، ئەوەی کە خەڵک زۆر بایەخی پێنادا، ئەو خەون و خولیانەی کە مەسەلەن لە زەین و فکری ئەو دەسەڵاتداران یەکەی ئەو دەسەڵاتدارانە هەبووە، بەختیار ڕۆچووە بەناو ئەوە، ئەو ئاماژەی بەوە کردووە کە دەسەڵاتدارانی تورکیا هەر ئەوە نین کە خاک داگیرەکەن کە ئەو ڕووداوە خوێناویانە دروست دەکەن ئەی قەومێنن، ئەو نەخێر، ئەو پێی وابووە کە لە بێ لەو داگیرکاریە ئەوان دەسەڵاتداران ئەیانەوێ بیسەلمێنن کە ئەبێ بۆ ئەو خەڵکە، بۆ ئەوەی کە ئەوان زۆر بە ناشرینیش بەو خەڵکە ئەڵێن، هەندێک جار بە تورکی دانن، هەندێک جار بە هەندێک ئینسانی دانن کە خۆیان لێ تێک چووە، ڕەچەڵەکیان نییە، لە شوێن و ڕێی ترەوە هاتوون، تارمایین زمانەکەیان هەلومەرجی زمانی تری تیانە. بەختیار هاتووە بیسەلمێنێ کەمانەوەی ئەو دەسەڵاتە تا درێژ بێتەوە مەترسی زیاتری لە ژێر سەرایە. ئەو خەو و خۆزگانەی کە هەیەی زۆر لەوە زیاترە کە ئێستا کردوێتی، هەر وەکو بە چاوی خۆشمان ئێستا ڕژێمی تورکیا بینین کە چۆن نەک هەر لە ناو خۆدا بەڵکو لە دەرەوەشدا، بەڵکو ئەو قەولەی کە ئەوترێ هەر بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی بە تایبەتی کوردستان لە هەر شوێنێک بێگەل لە ئەفریقاش بێ ئەو دژی ئەوەستێ. کەواتە بەختیارعەلی بە باسکردنی ئەو دەورانە کە ساڵەها لەوە پێشە هێشتا هەر خەڵک بە ئاگا کاتەوە لەو خەون و خولیایەی کە دەسەڵاتدارانی تورکیایانە بەرامبەر بە خەڵکی کورد، خەڵکانی تر لەو ناوچەیە، و ئێستاش ئەتوانرێەوە خەڵکی لێ ئاگادار بکرێتەوە. زۆر شت کە باست کرد کە لە ناوەڕۆکی ناخی ئەو کەسانەیە حتا زۆر لە خەڵکی ئاسایش نایزانێت، لەوانەیە بیری لێ نەکردی بێتەوە. کەواتە ڕۆمەمانە لەوێدا بەختیارعەلی هۆشداریەکەدا. کەواتە ڕێک وای کردووە. من ئەو بەرنامەی ئێوە بۆیە زۆر پێم باشە و لە کاتی خۆیەتی، چونکە هەر ئێستاش درێژە پێدانی ئەو سیاسەتە بگرە بە لافوگەزافی تریشەوە، هەر ئێستاش ئەو خەون و خۆزگە تۆرانی و عوسمانیە کە لە ناو ناوانایە، هەر درێژە پێدانی ئەوەیە، هەر ئێستاش سەرڕای ئەوەی کە باسی با بڵێن دایلۆگ و باسی چارەسەر و باسی ئەوانەیەکە، بەڵام وەکو خۆمان ئەیبیستین و ئەیبینین هەر ئێستاش خەریکی قەتڵ و عامی ترە، هەر ئێستاش لە بچووکترین نووزە، لە بچووکترین ڕاپەڕین، لە بچووکترین یاخیبوون دژی، لە بچووکترین نەخێر بە سیاسەتەکانی سڵەکاتەوە. ئەو ئەوێ درێژە بەوە بدا کە لەو پێشتر لە ساڵانی دوای بیستەوە کەمال ئەتاتورک دەستورەکەی داڕشتووە. ئەوەیشی کە زۆر زۆر گرنگە، ئەوەی بیزانین، هەرچەنە نازانم بەڕێستان لە پرسیاری ترالیکەن، ئەوەیە کە بەختیار ویستوێتی بیسەلمێنێت کە خەڵک یعنی ڕژێم لەوە تێگەیشتووە، پلەدارانی لەوە تێگەیشتون، ئەفسەرەکانی لەوە تێگەیشتون، تەنانەت ئەوانەی کە خۆ بە ئۆپۆزیسیۆن ئەزانن لەوە تێگەیشتون کە ئەو ساڵانەی ئێمە سەرکوتمان کردووە، ئەو ساڵانەی ئێمە قەتڵ و عاممان کردووە، ئەو ساڵانەی ئێمە نکولیمان لە زمان و لە کەڵتور و لە مێژووی ئەو پێکاتانە کردووە، ئەو ساڵانە نەیتوانیە ئەوان بە تەواوەتی بنەبڕکە، نەک هەر ئەوە، بەڵکو چەنە سەرکوتمان کردوون، چەنە لێمان داون، چەنە زیندانەکانمان لێ سیخناخ کردوون، چەنە قەتڵ و عاممان کردوون لە ناوخۆ و لە دەرەوەدا، بەڵام ئەوان هەر ماون، هەر یاخیبوون و ڕاپەڕینیان هەر لە زیادەیە، هەر با بڵێن لە مێشکی ئەوانیشە، لە مێشکی یەکە بە یەکەی ئەو پێکاتانە ئەگەر بەڕووکەشیش ملکەچیەک پیشان بن، بەڵام ڕۆژێک دێت ئەوان ئەو کۆیلەتی کە هەیە کە ڕژێمی تورکیا
سەپاندوویەتی ڕەدەکەنەوە. زۆر باشە. بەو شێوەیە کە باسان کرد کاگەلی کە ناوەڕۆکی ئەم ڕۆمانە ئەتوانە سەردەمی ئێستاش لە خۆ بگرێەوە. ئەمە بابەتێکی زیندووە لەمەڕ مەسلەی تورکیایەوە داگیرکاری تورکیا. ئەمە هەیە بزانین ناوێت کە بۆم ڕۆمانە هەڵبژێرداوە تا داگیرکردنی تاریکی تا چەندە لە جێگای خۆیدا و گزارش لە ناوەڕۆکی ڕۆمانەکە ئاکات. ئەکرێ بڵێم وەکو چۆن لە پێشتر ئاماژەم پێدا ئەو هەچەنە بەختیار لە هەندێک شوێنە لە هەندێک نووسینی تریە لە هەندێک لێدوان لەو ڕۆمانەدا باس لەوە ئەکات کە ناونیشان ئەندێجار کارێکی سەختە کە چونکە ئەبێت تقریبەن تعبیر لە ناوەرۆکی ڕۆمانەکەکە ئەو چەند ناونیشانێکی بۆ داناوە بەڵام پێی باش بووە ناونیشانێکی دووبارە بوو نەبێت بەڵام ئەوەی کە پێی باش بووە داگیرکردنی تاریکی بێ لەبەر پێم وایە پڕاوپڕ لەگەڵ ناواخنی ڕۆمانەکە دێتەوە. بۆچی دێتەوە؟ چونکە ناوەرۆکی ڕۆمانەکە سەرەڕای با بڵین کە ئەوەی زیاتر لە 700 پەڕەیە ناوەرۆکی ڕۆمانەکە سەرەڕای ئەوەی باز لە ستەم و لە زۆرداری بەرامبەر پێکاتەکانەکە بە تایبەتی خەڵکی کورد لە نەتیجەدا وەکو ئاماژەم پێدا هەر سەرانی تورکیا هەر ئەفسەر و پلەباڵاکانی هەر حیزبە دەسەڵاتدار و بەناو ئۆپۆزیسیۆنەکانی ئەگەنە ئەو قەنەعاتەوە گەیشتوونەتە ئەو قەنەعاتەی کە ئەوەی بە درێژایی ساڵانی تر کراوە نەیتوانیوە ئەو بەشە لە زیهنی خەڵکی کووردا لە زیهنی ئەو پێکاتەستەم لێکراوانەدا لابەرێت نەیتوانیوە ملکەچی تەواو بەوان مسۆگەر بێ نەیتوانیوە وەکو چۆن ئەڵێ داگیرکارێک لە شوێنەکەدا بە ئیسراحەت پشوو بدات و بخوێ بەڵکو هەمیشە تارماییەک هەمیشە تاریکیەک بووە کە سڵی لێ کردوتەوە ئەویش ئەو بەشە بووە کە لە زیهنی زۆربەی خەڵکە سەرەڕایەوە کە وتم وەکو ڕواڵەت ممکنە با بڵێن ملکەچێکی پیشان دابێ بەڵام هەموو تێگەیشتون لەوەی کە نەخێر ئێمە نەمانتوانیوە ئەو ملکەچیە 100% بچەسپێنین لە ناو خەڵکە نەمانتوانیوە بە تەواوەتی زمانەکەیان لە ناوبین نەمانتوانیوە کەلتورەکەیان لە ناوبین هەروەکو ئێستەی جێبینن فعلن نەیانتوانیوە هەروەکو لەم فترەی دوایەشە ینی بێ لە بابەتی ئەم ڕۆمانە خۆمان گوێمان لە ئەردۆگانۆ بوو لە چاوپێکەوتنێکا باسی لەوەی کرد کە لە ماوەی ئەم فترەیەدا ئەوان توانیویانە ئەو با بڵێن پارتی کرێکارانی ناوبرد توانیویانە زەربەیەکی قورس لە ئێمە بدەن یعنی ئەمە ئاعترافێکە بەوەی کە کاولکاری و وێرانکاری و کوشت و بڕ نەیتوانیوە ئەو ئامانجانە بێتەتی کە ئەوان خەویان پێوە بینیوە. ئەوەی کە باسیەکەیت کاگەلی من بیری ئەو دێڕە لە شاری شێرکۆبێکە زێن خاتەوە کاڵێ ئەوەی لە خەونی گورگەی بۆرەکەی یەکەمەوە نەهاتە دی و هەرگیزیش نایەتە دی کوشتنی ئازادیە لە ناخمانە. زۆر سپاس بۆ قسە جوانەکانت. پرسیارێتتر کە هەبێ لەو نووسینەدا کە لە لاپەڕی فەیسبووکدا بڵاوتان کرد بۆ لەسەر خوێندنەوەی ڕۆمانەکە ئاماژەت بە خاڵێک کردووە کە لە قسەکانیشدا باست کرم هێ تایبەتەن دووبارە بچینەوە سەر و باسە کە نەک هەر پارتی دەسەڵاتدار بەڵکو زۆریش لەوانەی خۆ بە ئۆپۆزیسیۆن دەزانن شەریک و بەشدارن لە پەیڕەوکردنی ئەو سیاسەتە شۆڤینیە کۆنەپەرستارندا. ئەمان هەیە بزانین تایبەتەن ئەمە کامانن ئەم ئۆپۆزیسیۆنانە. بەڵێ ئەگەرچی ئەو ئۆپۆزیسیۆنانە ئێستا لە وڵاتانی تریشا بەداخەوە یعنی وەکو چۆنەڵێ ڕوویەکی تری دەسەڵاتن بگرە لەوانەیە هەندێکجار ترسناکتریشن ینی ئیدعای ئازادی و یەکسانی و ئەوانەشەکەن ئازادی داوای دادوەریەکەن بەڵام بۆ خۆی هەر لە پلانەکانە بەشدارن. ئەوە لە تورکیا زۆر خەست بۆتەوە بە تایبەتی وەکو وتم لە دوای دامەزراندنی دەوڵەتی تورکیاوە کە کەمال ئەتاتورک با بڵین دەستورەکەی داڕشتووە لەسەر ئەوەی کە یەک ئاڵا و یەک زمان و یەک ئاین و یەک
با بڵین خاک و ئەوەی کردووە ئەوان ڕێک و ڕاست با بە ناوی ئۆپۆزیسیۆنیش بوو بێ کۆمەڵێ پارت و ڕێکخراو هەن ئەگەر چی لەسەر دەسەڵات لە ملانیان بوو بێ ئەگەر چی لەسەر چۆنێتی قەڵاچۆکردنی پێکاتەکان ئەگەر چی لەگەڵ لە ناو جێبەجێکردنی سیاسەتەکەدا لە میکانیزمی جێبەجێکردنی سیاسەتە ناکۆکیان هەبوو بێ بەڵام وەکو استراتیج هەمووی دژی ماف و هەمووی دژی ئازادیەکان و هەمووی دژی یەکسانی با بڵین پێکاتەکان بوون لە بەرامبەر یاسادا بەڵێ گورگە بۆرەکان بەڵێ ئەوەی کە ئێستا دوور بۆی نەڕۆینە بینن با بڵین دەسەڵاتی ئەردۆگان خۆی کە لە دەسەڵاتایە بەڵێ ئەوەی با بڵین جەهەپە ئەوانە هەرچەنە هەندێک جار لە ئیدعاءاتە باز لە ڕاوێژکردن و باز لە دایلۆگ و باز لە چارەسەر و ئەوە ئەکەن بەداخەوە ئەوانە هەر هەمووی دەستیان سوورە لەو پلان و لەو قەسابخانە و لەو کۆمەڵکوژانەی کە ڕژێمی تورکیا پەیڕەوی کردووە بەڵام خۆشبەختانە هەم ئەو پێشبینانەی کە ئەوان با بڵین خۆیان کردویانە بۆ قەڵاچۆکردن نەک نەهاتۆتە دی بەڵکو ئەوان وایان لێ هاتووە سەرڕای داگیرکاریان سەرڕای سیاسەتی کۆمەڵکوژیان ئەسڵەن تووشی شۆک بوون بزوتنەوەی با بڵین خەڵکی فراوانتر بووە بەهێزتر بووە تەنانەت لە ناو کۆمەلگای نێودەوڵەتیدا سیاسەتی فاشستی ئەوان ڕسواتر و بەدناوتر بووە. کاگالی تا چەند گرنگ ئەم جۆرە ڕۆمانانە بنووسرێ گرنگی نووسینی ئەم جۆرە ڕۆمانانە لە چیایە و وەرگێڕانیان وەکو داگیرکردنی تاریکی بۆ خۆی و ڕۆمانی لەو شێوەیە وەرگێڕانی ئەم کتێبانە بۆ سەر زمانانی تر تا چەندە پێویستە؟ هەر وەک ئاماژەم پێدا هەمووشمان ئەزانین خەبات بە تایبەتی لە بارودۆخی ئێستادا زۆر پێویستە هەمەلایەنە بێت لە نووسیندا بە تایبەتی لە ڕۆماندا کە مەیانێکی زۆر فراوانە بۆ قسەکردن لەسەر ڕووداوەکان بۆ با بڵین گێڕانەوەیەکی وردی ڕەخنەگرانە لەو بارودۆخەی کە ڕابردوو لێوە ژیاوە ئەگەر با بڵین لە هەندێک کاتە ڕۆمانی ترمان چاو پێکەوێ یا سەربردە و گێڕانەوەی ترمان چاو پێکەوێ تەنها دووبارەکردنەوە یا خستنە ڕوو بەڵام ئەگەر بە چاوێکی ڕەخنەگرانەوە بە چاوێکی بە هەڵسانگاندنێکی وردبینانە سەیری بکەین ئەم ڕۆمانە توانیوێتی دەمامکی سەر ئەو ڕژێمە لابەرێ وەکو ئاماژەم پێدا ئەو پروپاگەندانەی کە لە سەرەتاوە ئیدعایەکە تا ئێستاش کە پروپاگەندەی بۆکە ئەوانە هەمووی ڕەت کاتەوە ئەمە گۆڕینی ئەمە با بڵین یاخود لە پێش عاڵم نووسینی ئەمە و گۆڕینی ئەمە بۆ زمانەکانی تر ئەسڵەن برەودانە بە خەباتێکی مەدەنی پێشکەوت و خواز ئەسڵەن برەودانە بە خەبات بۆ پەردەلادانی تەواوەتی لای خەڵکانێکیش کە تا ڕادەیەک ئەو پروپاگەندانە نابینای کردوون بە تایبەتی من پێم وایە ئەگەر بتوانرایە بۆ سەر زمانی تورکی وەرگێڕێت بەڵام ڕۆحی زمانەکە ناوەرۆکی ڕۆمانەکەی بپاراستایە زۆر باش بوو خۆ وەکو هەرچەنە ئێستا بۆ چەند زمانێک لەوانە فارسی و لەوانە فەڕەنسی و لەوانە با بڵین بۆ شێوە زمانی کرمانجی وەرگێڕاوە تاوەکو زیاتر وەرگێڕە من پێم وایە دەمامکی سەر ئەو ڕژێمە زیاتر لابە سیاسەتە شۆڤێنیە فاشستەکەی ڕسواترەکە و پاڵپشتیەکی قورسیشە بۆ ئەو ڕاپەڕین و بەرخۆدان و بزوتنەوانەی کە ئەو سیاسەتە ڕەگەزپەرستیە ڕەدەکاتەوە و لە بەرامبەریا وەک خۆڕاگرانە ڕاوەستاوە. زۆر سپاس کاگالی زۆرێک باسمان لەسەرم بابەتە کرد و پێما دەرەنجام مەگەین بۆی کە ئێستاش دەسەڵاتدارانی تورکیا هەمان سیاسەتی ناسیۆنالیستی و شۆڤێنانەی خۆیان بەڕێوا بن
ئەبێت چی بکرێت بە ڕای ئێوە بۆ داگیرکردنی تاریکی؟ بەڕای من با بڵین وەکو هەر لەو ڕۆمانەدا ئاماژەی پێکراوە ئەگەر تا ڕادەیەک هەندێک دەورانی مێژووی خامۆش بێ یاخود هەندێک بەناوڕۆشنبیر نیگەران بێ لەوەی کە تا ڕادەیەک خەڵکی وەڵامی دەمشکێنی پێنیە، بەڵام ئەو ستەمەی کە ئەکرێ ڕۆژە لە ڕۆژان بەرپەرچێکی توندی ئەدرێتەوە. ئەو پێک ئاتە ستەم لێکراوانەی کە بڵین بە گۆشت و ئێسقانەوە ئەو ستەمەیان بینیوە دژی ئەوەستنەوە ئەو کۆیلەیەتیە ئەگەر تا ڕادەیەک لە ناخیانە ئەو ڕژێمە سەرکوتگەرانە ویستێتی بیچێنێ ڕەدەکاتەوە. زۆر پێویستە لە باری ئێستاشدا نەک هەر لە تورکیادا بەڵکو بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەداخەوە کە دیکتاتۆریەتێکی با بڵین بەرچاو هەیە کە ڕژێمە شۆڤێنەکان ڕژێمە سەرکوتگەرەکان بە ناوی بە پێچراوە بە ئاین بە پێچراوە هەندێک جار بە مافی مرۆڤ بە دیموکراسی بەو ئیدعایانەوە ستەم لە دانیشتوانی وڵاتەکەی خۆیان دەکەن. من پێم وایە ئەو خەباتە بۆ یەکسانی بۆ دادوەری بۆ هەموو ئەو پێکاتانەی کە زوڵمیان لێ ئەکرێ زەرورە پەرە پێ بدرێ بەرەو پێش ببرێ. یەک لەوانە لە کۆماری ئیسلامی ئێرانیشا دیسان ئەو بزوتنەوەی ژیان ئازادی ئەو بزوتنەوە بەهێزەیە کە دەکرێت لە فرسەتی پێشکەوتنی خۆیان لە فرسەتی بەرەو پێشچوونی خۆیان یەکگرتنی تەواوەتی خۆیان لەگەڵ هەموو لە با بڵین ستەم لێکراوەکانی ناو ئێرانە. ئەویش دیسان ئەو پروپاگەندانەی کە بۆ یەکگرتووی خاک و بۆ ئارامی و بۆ ئاسایش و بۆ ئەوانە ئەکرێ ئەوانە بەرپەرچ باتەوە و لەم وڵاتانەی دەوروپشتە بەتایبەتی لە با بڵین لە ئێران و لە تورکیا و لە سووریا و لە شوێنەکانی ترە زەرفێتێکی وا بخڵقێ کە من جێگەی خۆشحاڵیمە کە تا ڕادەیەک سیاسەتە ملهوڕەکان ڕسوا بوون، تا ڕادەیەک ڕژێمە ستەمکارەکان تێگەیشتون کە توانای بەڕێوەبردننی سەرکوتگەریان تا سەر نییە و ئەو پێکاتانە چیتر ئەو ستەم و زۆر لێکردن و ملهوڕیە قبوڵ ناکەن. زۆر سپاس بۆ بەڕێستان علی محەممەد ئەمین بەداویبوونەوە نووسەر و ڕۆژنامە نووس. زۆر سپاس کاگەلی کە قبوڵی زەحمەتان کرد و ئامادە بوون لە بەرنامەی دیداری ئەمڕۆمان. زۆر سپاس بۆ بابەتەکانتان. زۆر سپاس. سپاس بۆ ئێوە، سپاس دووبارە بۆ ڕەخساندنی ئەم فرسەتە. هیوادارم هەرشاد و سەرکەوتوو بن و بەرنامەی لەم شێوەیە زیاترکەن بۆ ئەوەی خوێنەرانێکی بەرفراوانیش ئەگەر توانی بێتمان سوودێک بگەێنین سوودمەت بن سەرکەوتوو بن. دووبارە زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ بینەران و عزیزانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان. تا ئەڵخەیەکی دیکەی ئەم بەرنامەیە بە یەک دەگەینەوە بە ژیانی پڕ لە کامەرانیتان دەست پێدەین. ماڵاو.